چ سیستەمێکمان هەیە بۆ خێزان ئەچینە سەر پێناسەی خێزان مەبەست لە سیستەمی خێزان چییە؟ پێگەی خێزان لە کۆمەڵگەی ئیسلامیدا بنەما بەهێزەکانی دروستکردنی خێزانی بەختەوەر ئەرکەکانی سەرشانی خێزان کە دەڵێن خێزان واتە ژن پیا و مناڵ. تعريف الأسرة عشيرة الرجل وأهل بيته كاتي ضلين خيزان عشيرة أهلي بياوكا بياو أهلكي دبنتي أبشنا مقاوميكي خيزان بشوي اصطلاحي يعني بشوي لغوي بردوام كوبونوي نيوان جنو بياو لە شوێنێکدا لە شوێنێکی دیاریکراودا ئەبێتە چی؟ ئەبێتە یەکەیەکی خێزانی. مراد بنظام الأسرة لە ئاینی پیرۆزی ئیسلامە مەبەست لە سیستەمی خێزان چییە؟ الأحكام الشرعية التي جاءت من عند الله لتنظيم علاقة بين الرجل والمرأة وما ينشأ عنهما كواتا أو سيستما لەلایەن پەروەردگارەوە هەندێ ئەحکام هەندێ یاسامان هەیە لە سوورەتەکانی قورئانی پیرۆزە دیاری کراوە کە تەنظیمی پەیوەندی نێوان ژن و پیا و ئەوەی کە ئەوەی کە لێیانەکەوێتەوە ئەکا کەواتە کە دەڵێن سیستەمی خێزان واتە جێبەجێکردنی ئەو ئەحکامانەی کە لەلایەن خوای پەروەردگارەوە بۆ خێزانێک دیاری کراوە. بۆیە ئەگەر تا ئێستا ئێمە وەکو کۆمەڵگەی خۆمان وەکو کۆمەڵگەی موسڵمان کەم و کوڕیمان هەیە ئەگەڕێینەوە بۆ ئەوەی لە جێبەجێکردنی ئەحکامەکانە نەمانتوانیوە جێبەجێکارێکی باش بین. مكانة الأسرة في المجتمع الإسلامي لمجتمع الإسلامية يكم خلية يكم وحدة كومەڵگەی لێ پێکدێت چییە؟ خێزانە. کەواتە بەرژەوەندی خێزان و هێزی خێزان لەوەدایە کە لە هەموو بەرژەوەندیەکانی لە کۆمەڵگەیە یەک بگرێتەوە و بە پێچەوانەشەوە واتە هەرچی بەرژەوەندی خێزانە دەبێتە بەرژەوەندی گشتی کۆمەڵگە و هەرچی بەرژەوەندی گشتی کۆمەڵگەشە دەبێتە بەرژەوەندی تاکتاکی خێزانەکان. بۆیە زۆر گرنگە ئێمە بزانین کاتێک خێزانێک پێک دێت کام بەرژەوەندی دەیگرێتەوە. مكانة الأسرة في المجتمع الإسلامي خاڵێکی تر كثرة الأحكام والتوجيهات لأحكام إسلامية كۆمەڵی ئەحکامی باش و کۆمەڵی تەوجیهاتیشمان هەیە کە تەوجیهاتەکانە گەڕێنەوە بۆ فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەقوال و ئەفعالی پێغەمبەر صلی الله علیه وسلم و ئەصحاب لەگەڵ خێزانەکانیانە. والتشريع الذي جاء في القرآن والسنة متعلق بموضوع الأسرة أوي باسم كر ككومل آياتي زور جوان من هي لقرآن بيروزدا كأماجة دكات وتشريع كدوات يا سيدنا وبوبر وبردني يكي خيزان تا استا كام يقل إيما قول بوين تولوا يا ساياندا كالقرآن بيروزا دانراوە بۆ بەڕێوەبردنی یەکەی خێزان دەچین خێزان پێگەهێنین پێش ئەوەی قوڵ ببینەوە ئەوە ئەرکی ئێمە و ئەرکی ئێوەشە کە پێکەوە کاری هاوبەشکەین بۆ ئەوەی ئەو خێزانانەی کە هەن شارەزاییەکی تەواویان لەو ئەحکام و لەو دەستور و لەو یاسایانە هەبێت کە لە قورئانە دانراوە و کاری پێ بکەین هەوڵی جێبەجێکردنی بدەین. زۆر جێگەی نیگەرانیە کاتێک کە دەبینین کاتێک ڕەخنە لە خێزان دەگرێت هەندێک جار دەست درێژ دەکرێت بۆ کەسانێک کە موسڵمان و
خاوەن باوەڕن و حتا کەسایەتێکی دیارن لە کۆمەڵگەیە لە کاتێکە ئەوان دەبێت نمونەیەکی جوان بن لە بەرجەستەکردنی ئەو یاسایانی کە لە قورئانی پیرۆزا دانراوە بۆ پاراستنی مافەکانی ژن، مافەکانی پیا و مافەکانی منداڵ و لە کۆی گشتیا مافی خێزان. خی گەورە لە قورئانە دەفەرمێت قالت وانكحوا الأيام منكم الصالحين من عبادكم وإمائكم إن يكونوا فقراء يغنيهم الله من فضله والله واسع عليم. ئەمە بنەمایەکی بەهێزە کە ئەمڕۆ زۆر بەداخەوە حتا لە کۆمەڵگەی ئیسلامیە ئیشی پێ ناکرێت. واتە ئەوە کەمتر سەیری ڕەوشت و ئەخلاق و کرداری ئەو کەسە دەکەن کە دێتە خوازبێنی، بەڵکو زیاتر سەیری ماڵ و سەروەت و ئەو شتانەیەکەن. ئەمە بۆتە هۆکارێک یا بەربەستێک کە ئەمڕۆ خێزانەکان نزیکە بنەوە لە پەرتەوازایی لە جیابوونەوە، یا توانین بڵین بۆتە بەربەستێک لە پێکهێنانی خێزان بۆ گەنجەکان. کەواتە یەکێک لە ئەرکەکانی سەرشانی یەکەی خێزان پاراستنی جۆری مرۆڤایەتیە. واتە لە سەرشانی موسڵمانانە کە پارێزگاری لە بەقای نەسل بکەن. وظائف الأسرة عناية والاهتمام بتربية الأولاد كاليريا آيات أحاديث مجالات التربية، تربية ديني، تربية جسدي وتربية عاطفي معا هەیە. واتە کاتێک کە باز لە پەروەردەکردنەکەین ئەو پەروەردەکردنە تەنها لایەنێکی پەروەردەکردن نییە کە کڕینی جل و بەرگ و پێداویستیە. واتە پەروەردەکردنی دینی، مەشاعیر و پیرۆزیەکانی ئیسلام ئەبێ فێری مناڵەکانمان بکەین. تربیەی جەسەدی واتە لە ڕووی جەستەییەوە بتوانین مناڵەکانمان پەروەردە بکەین، بزانین لە هەر قۆناغێکی تەمەنا چی پێویستە بۆی مهەیە و ئامادە بکەین بە پێی توانە و ئیستیطاعەتی خۆمان. پاشان یەکێک لە تربیە گرنگەکان، پەروەردە گرنگەکان کە ئەمڕۆ بەتایبەت ئەبێ جەختی لێ بکەینەوە، تربیەی عاتیفیە، واتە پەروەردەی عاتیفی و دەرونی. لەوانەیە زۆر بەمان ئەمڕۆ توانی بێتمان لە ڕووی مادیەوە مناڵەکانمان بێنیازکەین، بەڵام نەمان توانی بێت لە ڕووی دەرونیەوە پەروەردەیەکی دەرونی وایان بکەین، لە ڕووی عاتیفیەوە وا پەروەردەیان بکەین کە بەهێز بن، نەلەرزن بەو مەشاکیلانەی کە ڕوویان تێدەکات. یا ئەمڕۆ دنیایەکی زۆر زۆر تایبەتە کە هەمومان تێیدا دەزانین کە سەردەمی تەکنۆلۆژیا و سەردەمی پەرەسەندنی ئەنتەرنێتە. ئەگەر دایکان و باوکان وشیار نەبن بەڕاستی ناتوانن یەکەی خێزانەکەیان بپارێزن. بە پاشان یەکێکتر لە ئەرکەکانی خێزان پەروەردەکردن یا هەستان بە ئەرکە کۆمەڵایەتیەکان لە کۆمەڵگەدا. مرۆڤ کائینێکی کۆمەڵایەتیە، پێویستی بەوەیە کە پەروەردە بکرێت، پێویستی بەوەیە لایەنی کۆمەڵایەتی گەشەی پێ بدەین، چونکە بەتایبەت لە سەردەمی ئەمڕۆیە تا پەیوەندی کۆمەڵایەتیەکانمان لە سنوورێکی دیاریکراودا، بەتایبەت ئەو سنووری کە دەزانین زیانی نیە بۆ خێزانەکانمان زۆر گرنگە. هەندێک جار مەشغەڵەت وای کردووە کە ئەم جۆرە ئەرکە کۆمەڵایەتیە، ئەم جۆرە ئەرکەی خێزان فەرامۆش کراوە یا لە یاد کراوە.